بەناوی خوای گەورە و میهرەبان پێمان خۆش بوو لە بەرنمێکی تایبەتدا لەگەڵ بەڕێز کاک عەبدوڵای مەلانووری کە یەکێک بوو لەو ئەندام پەرلەمانانەی پێشوو کە زۆر داکۆچی لەسەر مافەڕەواکانی گەلی کورد دەکرد و هەمیشە پشت و پەنای خەڵکی هەرێمی کوردستان بوو. لێرەیە پرسم کاک عەبدوڵا چۆن بوو بەرنامە دانابەی بۆ ئێرە و بەرنامەی یاخود بەرنامە و پلانی ڕۆژانی ترت چییە؟ کە عەبدوڵا بەخێربی. زۆر سپاس. ئێوە باشن شکر. زۆر سپاس. بە هیوان باش بن. وڵا کاک گۆڤەگیان ئەوە خۆتەزانی ئێمە مەشخەڵیشانەوە کتێبێکە نووسیومانە، کتێبێکە ڕاستە ناومە کتێب بەڵام پرۆژەیەکی سیاسیە و لە مانگەکانی ڕابردووە لە ئاستی هەرێمی کوردستانە، دواتر لە ئاستی ئەمریکا کۆمەڵێک کۆڕ و سیمینارمان کرد. دواتر جەنابتان پێتان خۆش بوو من بێم لێرەش کۆڕ بکەم. یاخوا بەخێر بی. ئەوە هاتوین و لێرە کۆڕەکەین و ئەمڕۆ یەکەم کۆڕمان ئەنجامدا و ئینشەڵا لە ڕۆژانی داهاتووشا کۆمەڵێک کۆڕی تر ئەنجامەدەین و خۆشحاڵم ئەمڕۆ کۆمەڵێک خەڵک لێرە ئامادە بوو و گفتوگویەکی چڕۆپڕ کرا. پێم وایە ڕەوەندی کوردی ئەتوانێت ڕۆڵێکی گەورە بگێڕێ لە پرۆسەی گۆڕانکاریە، ئەتوانێت هێزێکی گەورە بە پرۆسەی گۆڕانکاری لە ناوە بدە بۆ خەڵکانێکی وەکو ئێمە کە لەرە کە خەونی ئەوەمان هەیە لە هەرێمەکەمانە گۆڕانکاری ڕوو بدات. ئەگەر بۆ دەسەڵات نەوتی هەبێ، ئەگەر پشتیوانی وڵاتانی هەبێ، ئەگەر هێزی چەکداری هەبێ، ئێمە هەمانەونیمانە لە دوای خوا ڕەوەندی کوردیە. ڕەوەندی کوردی ئەتوانن پارێزبندیمان بۆ دروستکەن، پشتیوانی سیاسیمان بکەن، پشتیوانی جەماوەریمان بکەن، پشتیوانی داراییمان بکەن. و من لە تێگەیشتومە و خەڵکە ڕاستە لە بریتانیان ڕاستە لە ئەمریکان، بەڵام دڵیان هەر لە نیشتیمانە، خەمیان هەیە خەمێکی قۆڵ، بە چاویان لەوەیە ڕۆژگارێک بێت پرۆژەیەکی سیاسی جددی و جیاواز دروست بێ پشتیوانی بن. و ئێمە لە چ لە ئەمریکا چ لە بریتانیا لە چاوی خەڵکە لە ئاوازی دەنگیانە، لە قسەکردنیانە، لە وشە هەڵبژاردننی وشەکانیانە بینیمانە. و هیوادارم لەو چەند کۆڕی داهاتووشا بتوانین بە ئامادەبوونێکی زیاتری خەڵک کۆڕەکان گەرم و گورتر بن. داوام لەیەوەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا بتوانن کاری هاوبەش بکەن بە شانازیەوە بڵێ تەبابن لەگەڵ ڕێکخراوی خۆتان ماڵی ڕێکخراوی ڕۆشنبیران، لەگەڵ ڕێکخراوی ڕێگەی ئازادی، ڕێکخراوی حەفدەی شوبات، لەگەڵ ڕێکخراوی داکۆک، لەگەڵ باقی ڕێکخراوەکانی ترمنەوەی تێگەیشتوم. ئێوە لە گیرفانی خۆتان لەسەر حسابی ژیانی تایبەتی خۆتان خەریکی هەڵسوڕاندنی خەمێکی گشتین. کاری گەورەتان کردووە، بەڵام بە پێکەوە بوونتان کاری زۆر گەورەترەکەن. دەست خۆشکاک عەبدوڵا، بێگومان ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ماڵی کوردانی بەریتانیا چێک بۆ لەو ڕێکخراوانەی کە هەمیشە دەرگای ئەواڵاوە بۆ هەموو ڕێکخراوەکان. ئەوم ڕۆبینی و چەند ڕێکخراو بەشداری کردبوو بەڕاستی. و پرسیاری من ئەوە بوو ئایا یەکەمین هەنگاوت ئەمڕۆ چۆن بوو بەلاتەوە سەنگان بۆی چۆن بوو مشتومڕ و گفتوگۆی خەڵکە ئەو ڕەوەندی کوردی چۆن بوو لەگەڵ تۆیە؟ خەڵک تینووی بیستنی ڕاستین، تینووی زانینی دۆخی هەرێمی کوردستان، تینووی ئەوەن کە چۆن بتوانرێت لە دوای ئەو بێهیوایە کە دروست بووە چۆن بتوانێت هەنگاوێکی جیاواز دەست پێ بکە. بەشداری خەڵک، گفتوگەکانی خەڵک، پرسیارەکانی خەڵک هیچی لە بەتاڵیەوە نایە، هەمووی لە دڵپڕیەوە دێ، هەمووی لە بوونی خەون و هیواوە دێ، هەمووی لە مشهورخۆری و خەمخۆریەوە دێ. پرسیاری ئەوەی کە چۆن بتوانرێت هەرێمی کوردستانی وەکو بریتانیا پێشکەوێت پرسیارێکی ساکارە، بەڵام مانادارە. بای چۆن ناکرێ؟ بەڵێ ئەکرێ. بیریشمانە چێ پرۆسەی گۆڕانکاری پرۆسەیەک نییە، ینی حەبێک نییە قوتی بدەیت و عیلاج بکە. گۆڕانکاری هەڵگرتنی پەرداخێک نییە لێرە بۆ ئەوێ. پرۆسەی گۆڕانکاری پێویستی بە فکرە، پرۆسەی گۆڕانکاری پێویستی بە کەرەستەی مرۆییە، پێویستی بە کاری دەستە جەمعیە. بەڵێ ئەکرێت، بەڵێ هەرێمی کوردستان ڕاستە دەسەڵاتێکی خراپی تایە، ڕاستە بەداخەوە معارەزەیەکی شکست خواردووی تایە، بەڵام وڵا پڕە لە مرۆڤی پاک. هەر ئەو بایکۆتە گەورەی ئەم جارە کرا، هەر ئەو پوتەنگە پوچەڵانەی کە ئەم جارە کرا، ئەوانە خەڵکانێکی ئەجگار زۆرن. پوچەڵ ئاماژە نییە بۆ بێباکی، ئاماژە بۆەوەی ئەو دەنگدەرانە باوەڕیان بە هیچ کام لەو هێزانە نییە.
پێیان وایە هیچ کام لەو هێزانە وەڵامی پرسیارەکانی ئەوان خواستەکانی ئەوان ناداتەوە و چاوەڕێن ڕۆژێک لە ڕۆژان هێزێک دروست بێ پشتیوانی ببن هاوکاری بن دەستباری بن لە کاتی گونجاوە ناو سیستمێکی باشە دەنگیشی پێ بدەن ینی بەشی هەرە گەورەی کۆمەڵگەی ئێمە یا دەنگی نەداوە یا کارتی وەرنەگرتووە یا کارتی وەرگرتووە و بایکۆتی کردو و نەڕۆیشتە دەرەوە یا ڕۆیشتە بەسەر سنووقی دەنگدان و خەتێکی بەسەرهێناوە باشەمە زەرە لە حکومڕانی هەرێمی کوردستان لەوەی کە چۆن بڵی دەنگدانی ئەم جارە دەنگدانێکی گشتی بووە لەسەر تاسەری عراقدا بۆ نەک تەنها بۆ هەرێمی کوردستان تەنها ئەوەی کە زرە لە هەرێمی کوردستاندا تەنها فەسادە فەسادی ئەو دەسەڵاتەیە ئەوەی زەرر لە هەرێمی کوردستانەدا داخستنی پەرلەمانە ساڵێکە پەرلەمان داخراوە هەڵبژاردن کراوە پەرلەمان کۆنا بێتەوە ئەوەی زەرە لە هەرێمی کوردستانە داوای ڕۆژنامەنووسان بە تاوانی تیرۆر بگریت و بیخێتە زیندانەوە ئەوەی زەرە لە هەرێمی کوردستانەدا بەدەبابە بچیتە سەر معارەزە ئەمانە زار لە هەرێمی کوردستانەدا باشە لێرەدا ئەوەی زەرە لە هەرێمی کوردستاندا خێڵگەراییە بەڵێ ینی ئەمانە زەرە لە دزیت با دزینی پارەی نەوتە خەڵک لەوە تووڕێ بۆیە دەنگ نادا باشە یعنی ئەوە سی و چەنە ساڵە خەڵک قبولی کردو ینی خەڵک گەیشتۆتەوە ئاستێک کە هەر بێدەنگ بێ ئەزانی بێدەنگی بتوێنێتەوە کاک عەبدوڵڵا دەڵێن و تووشیانە ئەم دوو حیزبە قوڵاوی میلەتن میلەتی شێر کە سوکاری دوانی وەکو من و تۆێ و کۆمەڵێک کەسن دەنگیان پێداوە کە ئەوان بوونەتە دەسەڵاتدار بەڕاستی ئەو دەنگدەرانەی دەنگ بە دەسەڵاتە دەن بە بڕای من بەشێکی کەمی لە خۆشەویستیەوە بەشێکی گەورەی گرێدراوی بەرژەوەندەکانیان گرێدراوە یامە مەسەڵەن هێزی چەکدارە بە زۆریان بن دەنگیان پێدن بەن ڕێگەی نایاسایی موچیان بۆ بڕیونەتەوە لە ڕێگەی حیزبەوە دەنگەکانیان نەکڕن لە ڕێگەی چوزانم فریودانەوەی لە ڕێگەی عشیرەت و سەرۆک عشیرەتەکانەوەی ئەمانە دەنگێکی ساغ و سەلیم نین دەنگێک نین لەسەر بنەمای ئیرادەیەکی ئازاد بڕوا بۆ سەر سنووقەکانی دەنگدان کەواتە مەبەستە ئەوێ ئەو دەنگدانە دەنگدان بوو یاخود ئەو دەنگە ڕەسەنانە دەنگدان بووە کە دەنگیان ناوە بە بزوتنەوەی گۆڕان نەتوانین بڵین کە چۆن بڵێ محارەبەی هەردوو حیزبی دەسەڵاتیە کاتی خۆی توانین وا بڵین تا ئەو کاتێک کە گۆڕان لەگەڵ گوتاری خۆیان ڕازگۆ بوو ئازا و ئازاد بوو دەنگدەرەکانیشی ڕازگۆ و ئازا و ئازاد بوون و هەر بۆیە کاتێکا گۆڕان خیانەتی کرد دەنگدەرەک ئازا و ئازادەکانیشی سزایاندا ئێستا بەشی گەری و گەورەی ئەو دەنگدەرانە بڕۆیان بەم هێزانە نییە و بێ لە ماڵە دانیشتون بێگومان کۆمەڵێ وردە حیزبیش دروست بووە بە ئەوەش بڵین کە دەڵێن ئێمە دژی دەسەڵاتین و ئاواکەین و ینی هیچ نەبێ بمانەوە نەمانێت توانین لە بڵین لە دایکبووی کۆمەڵی حیزبی پێشووترن کە و توانە ئێمە بەم شێوە ئەەکەین و بەم شێوە ڕۆین تەسەوری سەرکەوتنیانەکەی وەکو خۆت کە تەجروبەیەکە هەبێت لەو بابەتەیە بە پێی خوێندنەوەی کۆمەڵناسی سیاسی سایکۆلۆژی و بەراوردکردنی ئەم حیزبانەی معارەزە لەگەڵ دەسەڵاتە من بەش بە حاڵی خۆم لە مەشخەڵی ژیانەوە وڵام داوەتەوە جیاوازی لە بینیانە نابین بڵێ یەک پرسیار کە زۆر گرنگە بەلامەوە ئەپرسم ئایا ڕەوەندی کوردی لێرە ڕۆژانە زیاکە خەڵکێکی زۆر پەنابەر دێتە وڵاتەوە ئایا پێویستی بەو هەموو هاتنە ئەکە ینی پێویستەکە ئەو گەنجانە لە دەست ئەو دەسەڵاتە ڕاکەن کە بێن بۆ ئێرە و داوای مافی پەنابەری بکەن من پرسیارەکە لە تۆکەم کاگۆڤە ئایا ئەوروپا و بەهشتەیە کە خەڵخەونی پێوە بینێ بێگومانەوە بەهشتە نییە بەڵام بەداخەوە ئەگەر ئێرە دۆزەخ بێ و هەرێمی کوردستانیش دۆزەخ بێ دۆزەخەکەی هەرێمی کوردستان بە ئازارترە بۆیە خەڵک ئێوێ ئازارێکی کەمتر بچێژێ و دێ بۆ ئێرە ینی هۆکارەکە ئەوەیە من هاندەری ئەوە نابم هەرگیز خەڵک کۆچ بکە بەڵام خەڵکیش ئازادە خەڵک لە ناڕەحەت خەڵک بێکارە گەنج بێکارە بێپارەیە ناتوانێت لەناو ئەو سیستمی حکومڕانیە گەنجێک بێ بە ڕەنجی خۆی پێ دروست بێت کاتێکی ئەجگار هەر ڕەنگە بمرێت و نەبێتە خاوەن خانوویەک ڕاست کەواتە تێگەیشتین لەوە کە گەنج مەعاشێکی نەبێ نتوانێت لە شوێنێ دامەزرێ کاری نەبێ پشتیوانیەک نەکرێت هەموو تاجرەکانی تلیاکیش سەر بەدەسەڵات کەواتە ئیترێمە بۆ لۆمەی پەنابەرێکین کە دێتە وڵاتەوە داوای مافی پەنابەریەکە کەس لۆمەی نەکردوون نەنە بێگومان خەڵک من تەنها چاوەمان خەڵگەی لۆمەیانە هەرێمی کوردستان بەهشتە وەرن مەچن بۆ دۆزەخە بەرحاڵ ئەوەی کە گرنگە بەهشتەوە
کوڕ و کوڕەزاکانی بەرزانی وڵام من یەک قسە ئەەکەم ئەڵێم هیچ کات کوڕی بەرپرسێک نهاتوە لێرە داوای مافی پەنابەریکە بە سارەی باش و بە پارەی باش و بە فیزە و بە هەموو شتهاتوو بۆی بۆ خۆی لێرە یەک دوو مانگ ژیاوە چۆتەوە کوردستان بەڕاستی بەداخەوە پرسیارێککەی گرنگ کە بەلامەوە گرنگ بوو ئایا بۆ لەسەر جەم شارەکانی هەرێمی کوردستاندا تەنها یەک شار نەبێت تۆ نەتوانی چالاکیش بۆم کتێبە بکەیت لەبەرەوەی ڕێگری هەیە بەڵام ئینشەڵا ڕێگریەکان تێپەڕێنین بەڵێ ئەو پرسیارە لە خۆت دەکەم قەرار بوویەوە لە هەولێر بەڵێ سیمینارێکمان بۆ ڕێخەن بۆ ڕێکتان نەخست بەڵێ بێگومانەوە با گفتوگۆ بێ ینی بە تۆ پرسیار نەکەی بێگومان کە خۆت ئاگاداری من پەیوەندیم کرد بە چەند جهدێکی ئەو ناوە ئەو شوێنەوە ڕێکخراوێکی نێو دەوڵەتیش بەڵێ ئەمە ڕێکخراوێکی نێو دەوڵەتیشین بەڵام بەداخەوە کە نان هێشت ئەم کتێبە لەوێ بڵاو بکەینەوە و مشتومڕێکی زۆر دروست بێت لە نێوان کاک عەبدوڵڵا وەک چۆنم ڕۆ گفتوگویەکی باش دروست بوو دوای ئەوەی کە پەیوەندیم کرد بە جەنابتەوە پەیوەندیمان کرد هۆڵمان گرت هەموو شتێ حاضر بەڵام دوایوتیان داوای لێبوردنەکەی نێمە ناتوانین ئەم کتێبە بڵاو بکەینەوە ناتوانین گفتوگوی بکەین گفتوگوی بکەین بەڵام من لە خۆم و لە کاک عەبدوڵڵاژە پرسم ئایا ئەم کتێبە هێزەکەی ئەوەنە زۆرە کە نەتوانێت بچێتە هەولێرەوە یاخود نەتوانێت بچێتە ناوچەیەکەوە لە بۆم بێتۆمی خراپترە کتێبەکە دەستکاریکردنی عەقڵ و ئەخلاقی ئەوانە هەمیشە ستەمکار خاڵی لاوازی هەیە ئەو کتێبە پەنجەی خۆ سەر خەڵە لاوازەکانی ئەوان لە جاش و مستەشارەکان ناترسن لە کۆنە بەعسەکان ناترسن لەوە ناترسن هێزی داگیرکرد لە هەموو چواردەوری هەرێمەوە دەیان و سەدان مەقەڕی دروست کردووە لەوە ناترسن بە هەزاران تەن خواردنی کوالەتی خراپ و ژەهر تێدە ناو هەرێمەوە بەس لەو کتێبە ترسن چونکە ئەو کتێبە دەستکاری ئەخلاق و عەقڵیانەکە لە بەرژەوەندەکانەدا ئەوان لە کاتێکە ئایانەیە مرۆڤێکی کۆیلا مرۆڤێکی بێ ئاگا بەرهەم بێن ئەو کتێبە مرۆڤێکی ئازاد و بە ئاگا بەرهەمەهێنێ مرۆڤێکی خاوەن ئیرادە بەرهەمەهێنێ بۆیە دەسەڵاتی ستەمکار هەمیشە لەو شتانە ئەترسێت لە پەیامی ئەو کتێبە ترسێ بەڵام ئەوانە توانن مانگێک دوای خەن بەس هەر لە نەتیجا و تازە و کتێبە ڕۆیشتووە گەیشتە هەموو ماڵەکان بە سۆرانی و بە بادینیش بە عەرەبیش هەڕوات بە کرمانجیش هەڕوات دەستە خۆش بێ بەڵام دوایین پرسیارم با بۆ ئەوە بێ ئایا تۆ لەم کتێبەیە و لەسەر بەرگەکەشی نووسیوتە مەشخەڵی ژیانەوە پرسیاری من ئەوەیە ئایا مەشخەڵێک هەیە بۆ ژیانەوە کە کەسێتی باش وڵات بەڕێوەبەرێ کە بزاوتی باش وڵات بەڕێوەبەرێ و حکومڕانی باش وڵات بەڕێوەبەرێ مەشخەڵێک هەیە بۆ بابەتە ئەو مەشخەڵێکە لە بەردەستایە و کاری لەسەرەکەن با دوایین پرسیاریشم هەر ئەمە بێ ئایا تۆ هەستەکەیت کەسایەتێکی باش ئێستا هیچ کەسێ هیچ لایەنێ حکومڕانی باشوی وڵات بەڕێوەبەرێ ئەگەر ئەوە هەبووە پێویستی ناگرم مەشخەڵی ژیانەوە بنووس دەستخۆشی لە یەکەم کاس سپاس. ماندوو زۆر سپاس